لە دوای ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری نەوەتوویەکەوە کۆی خەبات و تێکۆشانی گەلی کورد لە باشووری کوردستان دەتوانین بڵێن لە دەستوری ئێستای عێراقدا چڕبەتەوە مافەکانی گەلی کورد لە باشووردا بۆ بەدەستێنانی مافەکانمان ئێمە ئێستا پێویستە لە چوارچێوەی ئەم دەستورەدا هەوڵەکانمان چڕکەینەوە بۆ بەدەستێنانی مافەکانمان حکوومەتە یەک لە دوایەکەکانی عێراقی ڕەنگە وەک پێویست ئامادەسازیان تێدا نەبوو بۆ جێبەجێکردنی ئەم دەستورەکەمە بەشێک لە مافەکانی گەلی کوردی تێدایە ئەم کابینەیە جۆرێک لە مرونەتی تێدا نەرمی دەنوێنێ بۆ جێبەجێکردنی مادە دەستوریەکان ئەمەش پێویستی بەوەیە کە گەلی کوردستان یان هەرێمی کوردستان دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان هاوکار بێ هەماهەنگ بێ لەگەڵ بەغدا بۆ جێبەجێکردنی دەستور و ئێستا نەرمیەک هەیە لە نێوان بەغدا و نیەتێکی شەیە لەلایەن هەرێمی کوردستانەوە کەوە ڕۆ بەغدا بچێتەوە بۆ چارەسەری شێش هەڵپەسێردراوەکان ئەمە کارێکی باشە. بۆ ئەمەش پێویست بەوە دەکات لە چێدا ئەو خاڵانەیەکەوە چەقی بەستووە حکوومەتی هەرێمی کوردستان بە چڕی لە سەریان بۆستێ و ئەو خاڵانەیەکەوە حکوومەتی عێراقی بە تایبەتی بەڕێز عادل عەبدولمەهدی هاوکار و هەماهەنگە پێویستە ئێمە کارێک بکەینکەوە ئیحرازی تووشی ئەم پیاوە نەکەین و هاوکاری بین چونکە ئەویش نیەتێکی هەیە بۆ چارەسەری کێشەکان بەگشتی ئەمە دەرفەتێک دێنتە ئاراوەکەوە چارەسەری پرسە هەڵپەسێردراوەکانی نێوان هەرێم و بەغدا بکرێ بۆیە پێویست بەوە دەکا هەوڵەکان لەو چوارچێوەیە لە ڕێگای دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستانەوە لەگەڵ بەغدا چڕ بکرێنەوە خاڵە ناکۆکەکان لە سەروی هەمیانەوە جێبەجێکردنی مادەی ١40 واتە دیاریکردنی سنووری هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدرال ئەمە خاڵی جەوهەری ئەساسەکەیە کەوە تا ئێستاکەش حکوومەت لە هەوڵی تعریبکردندایە نەک جێبەجێکردنی ئەم مادەیە چونکە هەرێمی فیدرال پێویستە سنووری دیار بێ گرنگترین خاڵ مەسەلەی مادەی ١40 دوای ئەوە مەسەلەی داهات و نەوت دوای ئەوە مەسەلەی پێشمەرگە و هێزی بەرگری و مەسەلەی پەیوەندی و دیبلۆماسی هەموو ئەوانە لە دەستوردا دیاری کراوە پێویستە حکوومەت جێبەجێیان بکە حکوومەتی فیدرالی و حکوومەتی هەرێمیش هاوکار بێ ئەوەی کە هەیە تا ئێستاکە حکوومەتە یەک لە دوایەکەکانی عێراق نیەتێکیان نەبوو بۆ جێبەجێکردن لە ئێستادا حکوومەتی عادل عەبدولمەهدی نیەت پاشی خۆی ڕاگەیاندووە بۆ ئەوەی کە مادە دەستوریەکان جێبەجێ بکە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ ئەم بابەتە هاوکار و هەماهەنگ بێ و لە هەمووی گرنگتر ئەوەیە بەنسبەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە هەرێمی کوردستان یەک خطاب و یەک بەرنامە و بە یەک زمانی دیبلۆماسی و گفتوگۆ لەگەڵ بەغدا هەڵسوکەوت بکە و داوای مافەکانی بکە لە چوارچێوەی دەستوردا